خۆشەویستانم ئەم کاتتان شاد بەخێر بێن بۆ بەرنامەیەکی نوێی ژیانی ژیرانە. بابەتی یەکەمی بەرنامەی ئەم هەفتەیەمان سەبارەت بە سپرەیەکە کە زانایان بەرەو پێشی دەبەن بۆ پاکردنەوەی چەوری کە پێویست نەکات سابوون و فڵچە بەکاربهێنیت. ئەم سپرەی پاکردنەوە ڕەنگە پاکردنەوەی ناوماڵ بە تەواوەتی بگۆڕێت. هەمومان دەزانین پاکردنەوەی چەوری پێویستی بە سابوون و فڵچە هەیە و هەروەها دەبێتە مایەی پیسکردنی ژینگە. پاکردنەوەی ناوماڵ زۆر کەس حەزی لێ ناکات، بەڵام ئێستا زانایان سپرەیەکیان دروست کردووە کە تەنها پێویستی بە ئاوە بۆ پاکردنەوە. بۆ نمونە سیر بکە ئەم سپرەی باسی لێوە دەکەین بەسەر کاشی سەرزەویدا دەکرێت، ئەو ڕەنگە سوورە تەنها بە ئاو پاک دەبێتەوە. توێژەرەوان هیوادارن تا ساڵی داهاتوو ئەو سپرەیە بکەوێتە بازاڕەکانەوە. خۆشەویستانم زۆر حەز دەکەم ئەم سپرەیە بە زووترین کات بێتە ناو بازاڕەکانەوە، چونکە بەڕاستی کارەکانی ناوماڵ ئاسانتر دەکات، پاکردنەوەش ئاسانتر دەکات. عەزیزانم، بەشی دووهەمی بەرنامەکەمان سەبارەت بە وزەی شەپۆلەکانە کە زانایان هەوڵ دەدەن ئەو وزەیە بەکاربهێنن وەکو وزەی سروشتی. جگە لە وزەی خۆروبە ڕێگایەکی تر بۆ سوورگرتن لە وزەی سروشتی سەرزەمین، ئەویش ڕێگەی وزەی شەپۆلەکانی دەریایە. هەوڵێک لە بەریتانیا بە سەرکەوتووانە ئەنجام درراوە کە تا ساڵی 2020 سوود لە وزەی شەپۆلەکانی دەریا وەربگیرێت کە ئەم هەنگاوەش ڕەنگە ببێتە دابینکردنی وزە بۆ بەلانی کەم 750,000 ماڵ. وزەی دەریایی هەروە دێو دەبێتە سەرچاوەیەکی سەرەکی کە جێی کارەبا دەگرێتەوە. سکاتڵاند پێشڕەوی لەو هەڵمەتە دەکات و یەکەمین وڵاتە لە جیهاندا لەم بوارەدا پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینیوە و بەردەوام کار بۆ بەکارهێنانی هێزی با دەکات بۆ بەرهەمهێنانی وزە. خۆشەویستانم لەم ڕۆژانەدا زۆر بەمان سەرمان قاڵە کە ئەمەش ڕەنگە ببێتە هۆی ئەوەی مێشکمان هیلاک ببێت. شارەزایانی تەندروستی ئامۆژگاریمان دەکەن کە چەند ڕێگەیەک هەیە دەتوانیت بیگریتە بەر بۆ کەمکردنەوەی ئەم هیلاکیە، بۆ نمونە وەرزشکردن، کەمکردنەوەی شەکر و هەروەها کافین و پۆزتیڤانە بیر بکەیتەوە. عەزیزانم، بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە. لە بیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com. تا جارێکی تر خواتان لەگەڵ.